بەنای خۆی گەورە بەڕێزان دەمەوێت هەندێک ئامۆژگاری گشتی بۆ خوێندکارانی خوێندنی باڵا و یاخود بۆ ئەو تەلەبانەی کە توێژینەوەی زانستی دەکەن لەم ساڵی خوێندندا ڕوون بکەمەوە. اینجا ئایاوان ئەگەر تۆ تەلەبەی قۆناغی چوارەمی کە لە زانکۆ پێویستە توێژینەوەی زانستی بکەی یاخود لەگە دەرسەکان بێتە لە توێژینەوەی زانستی یاخود تەلەبەی ماستەر و دکتۆرای کە لە مانجیدا دەست دەکەی بە خوێندنەکەت. ڕاستەوەی ئەوەی ئەم دەمەوێت تەرکیزی لەسەر بکەم لەو ڤیدۆیە ئەوەیە کە هەوڵ بدەن ئیستیفادە بکەن لە لەوانەی کە سەرپەرشتی توێژینەوەکانتان دەکەن. ئەگەر تۆ تەلەبەی قۆناغی چوارەمی بەڕاستی بە جۆرەی زانیاریەکانی منەوە دیکە من لێ بزانم هەفتانە تو پێویستە ئەو مامۆستایی کە سەرپەرشتیت دەکا بیبینی هەموو هەفتەیەک بەبرەوەی ئەوە ژێکێکە وەکو دەرسەکانی تر تۆ لە کۆتایی ساڵدا هەڵسەنگاندنت لە بۆ دەکرێ و ینی پێویستە بە ئەو بابەتی کە هەڵت بژاردووە یاخود بۆ دیاری کراوە توێژینەوە کرد لەسەرکردبی یاخود کۆمەڵێک کتاب و سەرچاوت خوێندی بیتەوە و راپۆرتێکی ڕێک و پێک و تێوتە سەرت ئامادە کردبی و واجبە لەسەر مامۆستاکەت یاخود سەرپەرشتیارەکەت هەفتانە بتبینی واجبە لەسەر تۆش هەفتانە بەرەو پێشچوونێکی ئەگەر کەمیشوی حەد بێت دەربارەی بابەتەکە ئەنجا خوێندنەوەیە ئەنجا یاخود وانەی پراکتیکیە و بە هەر شێوەیەک بۆیە گرنگە ئەوە بزانن هەم وەکو هەم مامۆستا هەموەکو سەرپەرشتیار هەمووش وەکو تەلەبە ئەگەر بەڕاستی توش تەڵەبەیەکی خەمخۆری و مامۆستاکە 2 هەفتە 3 هەفتە مانجی یەکەم مانجی دووەم هیچ تایبەتی نەکەوت و هیچ ئامۆژگاریەکی نەکرد و هیچ پرۆگرێسێک نەبوو ئەو بزانە کەم تەرخەمی لە مامۆستاکەیە و پێویستە تو بە دۆداچوون بکەیت بڕۆی مەسەلەن پەیوەندی بکەی بە مامۆستاکەتەوە بە سەرپەرشتیارەکەتەوە گەر ئەو وەڵامی نەداوە بە بەشەکەتەوە بەش وەڵامی نەداوە بڕۆی بە سکوڵ و فاکەڵتی و تا دوای ئەنی پێویستە تو بە خەم وەرگرتنی زانستەکەی خۆتەوە بی وەگەر ناشزانی بڕۆ پرسیار بکە لەسەر بەشەکەت یاخود لە کولیەکەت واجبە لەسەر ئەو سەرپەرشتیارەی من لە هەفتەیەکدا یاخود لە مانگێکدا چەند جار من ببینیت بۆی تۆ بزانی یاخود لەگە مامۆستاکەت و بە هەمان شێوە مامۆستاکان نژانی پێویستە و تەلەبانە ببینین بۆ یەکە لە کۆتایی ساڵدا پرۆگرێسەکە بۆ جۆرە نەبوو کە مامۆستاکە دەیەوێت یاخود کە تەلەبەکە استیفادەی لە مامۆستاکەی نەکردووە کەسە و ئارگومنتی خۆی پێوی ئەوەشی کە گرنگە بەڕاستی دەبێت سەرپەرشتیار لە سەرەتایی توێژینەوەکاندا ڕێنمایی و ڕێنیشاندەری تەلەبەکان بکا بە تایبەتی لە قۆناغی چوارەمدا ئەو تەلەبانەی کە دێنە بەردەستان بەڕاستی لەوانەیە نەزانێت توێژینەوەی زانستی چۆنە نەزانێت چۆن توێژینەوەی زانستی دەخوێندرێتەوە چۆن دەنووسرێت بناغە گشتیەکانی چین و حتا لەوانەیە نەزانێت چۆن کتابێک یاخود چاپتەرێکی دەخوێنێتەوە و چۆن سەمەڕایزی دەکەن بۆ پێویستە ینی سەرەتای کۆبوونەوەکان و میتینگەکان بەوە بیت کە مامۆستاکە ئەو بناغە گشتیانە بە تەلەبەکانی بدا و هەروەها چۆنیەتی فۆرماتکردن و نووسین و ڕێخستنی ئەو راپۆرتە یاخود ئەو راپۆرتە بچووکی کە لە قۆناغی چوار پێشکەش دەکرێت پێویستە ئەوانە بە جوانی ڕوون بکرێتەوە لە بۆ تەلەبەکە و ئەو کاتە ینی شەکە ئاسانتر دەبی بۆی لە دواییدا ینی فۆکەس بکرێت یاخود تەرکیز بکرێتە سەر ناوەڕۆکە زانستیەکە و ئەو بابەتش کە مامۆستاکە دیاری دەکە یاخود سەرپەرشتیارەکە دیاری دەکە دەبێت سەرپەرشتیارەکە بۆ خۆی ینی پاش لە بابەتەکە گەیشتبی و بە جوانی بۆیان ڕوون بکاتەوە و هێڵە گشتەکانی ئەو ئیشەی کە دەکرێت لە پێش چاویبی بۆی تەڵەبەکان ینی ون نەبن لەنا ئەوی نەزانن چی بکەن کاتێک بنووسن چۆن بنووسن چۆن تێبینی بنووسن کە تۆ قسە دەکەی و ئامۆژگاری زانستیان دەدەیت چی بکەن بەس گوێ بگرن یا بنووسن بەشێکی لەوانە دوایە بۆ خۆیان ینی پارافرێزی بکەن و بە شێوازی خۆیان بینووسنەوە لەناو راپۆرتەکە یاخودنا هەمان قسەش ڕاستە بۆ ئەوانەی کە خوێندنی ماستەر یاخود دکتۆرایان هەیە بە تایبەتی ئەوان لە بیدایەتدا بە کۆرسات دەست پێ دەکەن زۆر گرنگە ئیستفادەی کامل لەو کۆرسانە بکەن هەر مامۆستایەکیش هەر دکتۆرەشی بەڕێز یاخود پرۆفیسۆرێک دێ محازەڕەت پێ دەرێ گرنگە
گرینگە شتی لێەوە فێربی بەڕاستی ئەو کەسەی کە دێتە ژوورێ ئەتۆ بەڕاستی بە تایبەتی کە ماستەر یا دکتۆرا دەخوێنی هەدەفی تۆ دەبی ئەوە بی کە تۆ فێر ببی دکتۆرێک دێتە ژوورێ بەڕاستی نازانم سیمیستەرێک یا دوو سیمیستەرە چەندە خوێندنەکەتان بەڵام ئەگەر 10 هەفتە دەرست پێ برێ دەبی لەو 10 هەفتەیە ئەو دەرست پێ بڵێ ئەو وانەت پێ دەڵێ وایە ئەو نەهاتیتە ژوورەی گوێ لە تو بگری ئەگەر مامۆستایە کاتی بەو نیازەی هاتیە وڵا کاکە ئێوە تەلەبەی لەمەدا تەلەبەی خوێندنی باڵان و هەموو شتێک لەسەر خۆتانە و ئەو شتانە و ئەمن هەر هاتی مەبزانم چی دەکەن و چی ناکەن و چی بخوێنینەوە هەندێک لەو قسە باقوبریقانە بەڕاستی وانە تۆ کە دانیشتی تۆ تەلەبەی بەڕاستی تو خوێندکاری تاوی لە ئێستادا یعنی کەواتە تۆ یەکێک دێ ڕێنیشان دەرتە فێرت دەکە هەتا لەو پرۆسەیە تەواو دەبی پێویستە لە هەموو محازەڕەتی ئەو مامۆستایە کە دێتە ژوورێ بە پاوەر پۆینتە بە PDF بە لێکچەر نۆتە زانیاری بداتە تو وازەحە ئەنجە لە دواییدا ئەسایمنتت هەیە ئەکسەسایزت هەیە و بابەتێکی ترە بەس ناکرێ مامۆستا بێتە ژوورێ کاک فڵان کەس هەفتەیدا بێتەوە لەسەر ئەو بابەتە 15 سلایدمان بۆ حاضر کە و هەفتەی دوایەوە مامۆستا فڵان کەس تۆ سلایدمان بۆ حاضر کە لەسەر ئەوە هەفتەی دوایەوە ئەو پەیپەرەم هینایە بیخوێنەوە و سەمەڕایزی دەکەین و نازانم چی و نابی بەڕاستی بەتایبەتی لە قۆناغی ماستەر تۆ دەڕۆی ئەو بابەتانی کە تەرخان کراوە لە بۆت دەبی بە چڕ و پڕی ینی بڕۆی مامۆستاکە بڕوە شتێکی وا حاضر بکات کە و تەڵەبانە ئیسیفادەی لێ بکەن لە هەر بابەتێکە و تەلەبە نابێ ینی لێ بگەڕێ بە تایبەتی لەو دنیا دیجیتاڵی ئێستادا مامۆستا بێتە ژیرۆ بەبێ و ئیسیفادەی لێ بکە لە دوای مامۆستاکەشەوە ینی تۆ ئەو هەموو سەرچاوە زانستی هەیە ئینتەرنێتی دەتوانانی خۆی بگەڕێی زانیارەکان ینی بەردەست دەتوانانی خۆت دەوڵەمەند بکەیت بۆیە زۆر گرنگە ئیسیفادە لەوە بکەن و زۆر گرنگە ینی بە دیقەتەوە گوێ لە مامۆستاکانتان بگرن ئەگەر هەڵەیەکی زانستی زەق هەبوو مێڵن بەسەریاندا بڕوە مەرز نییە بە ئوسلوبێکی ناشرین ئاگاداریان بکەیەوە بەس کە زانیت مامۆستایەک هاتیە دەرست پێ دەری لە قۆناغی ماستەر یاخود دکتۆرەیە باسی شتانێک دەکات کە ئەکسپایر بۆ ئەو کەسە ئەپدەیت نیە تو توێژینەوەی زانستیت کردێ بە تایبەتی لە قۆناغی دکتۆرا بۆ تۆ تەلەبەی دکتۆرای لە کاتی ماستەرەکەت و دوای ماستەرەکەت و بووی بە ئەسیستان پرۆفیسۆر و هەندێک توێژینەوەی زانستیت کردیە سیر دەکەی و کەسێک دێ ینی وانەت پێ دەڵێ لەوانەیە لە زۆر بابەتدا بەقەت تۆ زانیاریەکانی ئەپدەیت نەبی بە سلوبێکی جوان بە ئیمێڵێک یاخود لە دوای وانە یەکەم یاوانەی دووەم دەکرێت بڕۆی هەڵەکانی لە بۆ ڕاستپێەوە بۆی نەڕوا بەسەریدا بۆی هاوڕەکانی شت فێر ببن بۆی ئەوانەشی کە لێ دانیشتینە فێر بن یاخود مامۆستاکەشت لەوانەیە تێبکات کە و کەسەی بەرامبەری دانیشتووە ئەپدەیتە شت دەزانی یاخود زانیاری پێەیە بۆیە گرنگە ینی قۆناغی ماستەر یاخود لە قۆناغی دکتۆرە یعنی ئەو دکتۆرە بە ڕێزانەی یاخود ئەو پرۆفیسۆرە بە ڕێزانەی کە دەڕۆن دەرس دەڵێنەوە بەڕاستی دەبی باش خۆیانماندی بکەن بۆ ئەوەی ینی زانیاری وە ئامادە بکەن لەگەڵ ئەو پەرەسەندنە ئەو پێشکەوتنە خێرا زانستی ئێستادا بگونجێت بەڕاستی ناکرێتەوە بڕووی باسی شتانێک بکەی کە مەسەلەن 50 ساڵ پێشستا بێت دەکرێت وەکو مێژوو ئەوانە باز بکرێت بەڵام لە کۆتایی سیمیستەرەکە دەبێت مەسەلەن تۆ بای ئەوەندە ئەپدەیت بی کە تەلەبەکانت فێر بکەیت کەوشتانە ئێستا ئەوە نوێترین توێژینەوەکانە لەو سەرچاو باوەڕفکراوانە حتا دەوێت بە چاوێکی ڕخنەکرانەوە فێریان بکەی سەیری توێژینەوە زانستیەکانی خوێن چکە مەرز نییە هەر شتێک توێژینەوەی زانستی بوو لە گۆڤارەکی عالەمی بڵاوکراوە ڕاستبی هیچ مەرز نییە چەندان نمونەمان هەیە کە لە ڤیددیۆی دواتر باسی دەکەم پرۆفیسۆرمان هەیە لە مانگی ڕابردوو یەک دوو حاڵەتی ئەو هاڕوویدایە پرۆفیسۆرمانەیە لە زانکۆی ستانفۆرد لە ئەمریکا چەندان ساڵە پرۆفیسۆر لە تۆپ جێرناڵەکان توێژنەوەی بڵاو کردیتەوە دەرچووەکە دەیتایە و ئەنەڵایزەکانی ساختە کردووە زانکۆی هارڤرد بە هەمان شێوە لە ئەڵمانیا زانکۆمان هەیە پرۆفیسۆرمان هەیە بۆی دەبێتەوە بە چاوەکی ڕخنەگرانەوە سەیری بکەی سەیری دەیتایەکەی بکەی سەیری ئەنەڵایزەکەی بکەی هەشتێکت کە دیت و هەڵابووبەوە یەکسەر ڕاستە خۆ ئەکسێپتی نەکەی بیهینی هەڵی سنگێنی بزانی وایە دەگونجێت پشبەستە بە توێژینەوە و بە سەرچاوی ترەوە و تا دوایی چکەوە هەین تۆ لەمە دو کە دەبی بە توێژەر یاخود دەبی بە ساینتیست یاخود دەبی بە زانە لەو بارەی خۆتدا دەبیە خەبیر لەو بارەی خۆتدا ناکرێت زانیاریەکان تۆ وەکو کەسێکی ئاسایی بی دەربارەی ئەو بابەتی کە تۆ ماستەر یاخود دکتۆرات لێ وەرگرتووە
بۆ هیوادارم یعنی هەم مامۆستاکان یاخود سەرپەرشتیارەکان و هەمیش فێرخوازە بە ڕێزەکان یعنی ئەو هەلا زێرنێ لە دەست خۆیان نەدەن و بەڕاستی ئامانجیان ئەوە بی کە فێر دەبن و ورد بن لە نووسین و لەو زانیارانی کە دەیانەوێت بەدەستیان بینن، چونکە بەشێکی زۆر لەو زانیارانی ئێستا بەتایبەتی دەکتەوە بە شێوەیەکی زۆر پشت بە ChatGPT و یاخود ئەو چات بۆتانی ئێستا دەبەستیت بەڕاستی ناکرێت، لەبەرەوەی بەشێکی زۆریان سەرچاوی زانستیان لەگەڵ نییە، لەوانەیە زانیاریەکان ڕاست بن، بەڵام تۆ کاتێک کە توێژینەوەی زانستی دەنووسی یاخود کە شتێک دەنووسی دەبی سەرچاوی ئەو زانیاریانەش بنووسی کەمیا زۆر، مەگەرەوەی کە تاقیکردنەوەیکی زانستی بی ئەکسپەریمنت شتەکان تۆ بۆ خۆت بەدەستی خۆت بیکەی و ڕیپۆرتی بکەیت. دەربارەی ئەوەی کە دەشگەنە قۆناغی توێژینەوە و بەحث بە تایبەتی بۆ ئەوانەی کە خوێندنی ماستەر یاخود دکتۆرا دەکەن دووپاتی دەکەمەوە، ئەوانیش وەکو چۆن لە قۆناغی چارەکان پێویستە تۆ هەفتانە میتینگت هەبی، ینی بەگوێری ئەو تایم تێبڵ ئەو سکێجوڵی کە دانراوە لەگەڵ مشریفەکانت بەڕاستی پێویستە توش هەفتانە ینی بەلایانی کەمەوە 2 هەفتە جارێک پێویستە مشریفەکەت ئەتوو ببینی، مەگەمە تو توێژەرێکی زۆر باشبی زۆر سەرکەوتوبی، ینی مانگی جارێک پێویست بک مشریفەکە ببینی، لەبەرەوەی شتەکان بۆ خۆت بەشێکی زۆری هەم گایدی خۆت دەکەی، ینی هەم ڕێنمایەکان بۆ خۆت دایدەنی بابەتێکە تۆ ینی توێژەرێکی تەواو سەر بەخۆی و زۆر پێویستت پێی نییە، لەو حاڵەتەشدا هەر پێویستە ئەپدەیتی ینی سەرپەرشتیارەکەت بکەیەوە، بەڵام بە شوێکی گشتی ینی هەفتانە تۆ پێویستە مشریفەکەت ببینی و گرنگیشە ئەو کەسێک کە دەبتە مشریفت بەڕاستی لەو بابەتەی کە دیاری کراوە شتێک بزانی یاخود خەبیربی یاخود توێژینەوەی زانستی لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو بابەتە کردیبی، چوە بەڕاستی گوناحە تۆ نەفەرێک بێت ببتە مشریفت لەبەردەستی تۆ لایسنسی ماستەر یاخود دکتۆرا بەدەست بینی و بەس وەرەقەکەبی و بەس ناوەکەوی بەڕاستی دو ڕۆژێکە ینی هەم پارەکەت حرام دەبی لەبەرەوەی بۆ خۆت دەزانی بە حەقیقیت و ئیشەکەت نەکردیە شتەکەت نەکردیە کە شایانی شەهادەکەت و بەهۆی شەهادەکەش تۆ 2 ڕۆژیکە ئەگەر مەعاشەکە زیاد دەکا ئەگەر پارەی تر لە شوێنی تر بەدەست دێنی بەهۆی لەقەبتەوە بۆ هەیە شتێکی ترەوە ئەوە قیامەتی خۆت لەبیر بی بەڕاستی، وەگەر یەکێکیشی حساب لە بۆ قیامەتی خۆت ناکەی ئەوە ئیترە و کاتە هەر شتێک دەکەی بیکە، بەڵام ئەگەر قیامەتی خۆت لەبیرە و حساب لە بۆ قیامەت دەکەی ئەوە ئەگەر تو مامۆستای سەرپەرشتیاری بەڕاستی دەبی زانستەچی ڕێک و پێک و حەقیقی و ڕاست بدەی بە تەلەبەکانت، تەلەبەی ماستەر یا دکتۆرایە ئەو کە توش کە تەلەبەی ماستەری یا دکتۆرای بەڕاستی دەبی بای ئەوەندە خۆت ماندی بکەی کە شایانی شەهادەکەت بی، چاوت لەوەی نەبی کە لە کۆتاییەکەیدا وەڵا من دیستینکشنم پێ بدرێت کاکە من جێی جددەنەکەم پێ بدرێتێتر تەواو، ینی بەداخەوە ئێستا لە زانکۆکانی کوردستانیش ئەوانێک کە دەستنە مناقەشە ینی زۆربەی زۆریان ڤێری گود و ئەکسلنت و ممتاز و نازانتی ئۆشتانیان دەدرێتەوە کە سەیری ناوەڕۆکەکانیشان دەکە بەڕاستی شایانی ئۆپلێنینە، من ینی کشتاندنی بۆ ناکەم لێرە و لەوێ دەبینی کە توێژینەوە ینی کە نامەی ماستەر یاخود نامەی دکتۆرا هەیە بەڕاستی لە ئاستی زانکۆ جیهانیەکانەوە هیچی کەمتر نییە لەوە، بەڵام بە شێوکی گشتی کە سیر دەکەی ینی دەڕۆی هەندێک شتی زۆر وازح ینی دیارە کە نەقسی هەیە ئەو نامەی ماستەر ئەو نامەی دکتۆرایە و بەهۆی ئەو نەقسانەوە تو ناکرێ هەر نەک جێی جددەن هەر گودیش ینی باشەش بدەی، لەبەرەوەی ئەوە شتێکی وایە بەسەر مشتیفەکەیدا تێپەڕیە بەسەر تەلەبەکەشدا تێپەڕیە، ئەگەر ئەو دوانە نەزانن پێویستە ینی هەردووچیان بە خۆیان دابچنەوە جگە لە ماینەر کۆڕێکشن یان مەیجەر کۆڕێکشن، یان دەبی بۆی وەتو غەدریشان لێ ناکەی بەڕاستی دەڵێ کاکە ناکەی شتێکان تۆ شتانت نەزانێت کە شتانت نەزانێ شتانت نەکردیە بۆی پێویستە بڕۆی دووبارە بۆ شتانەدا بڕۆیەوە ئیشانە بکەیەوە بێەوە مناقەشە بکرێەوە شتێکی عیبیش نییە بەڕاستی ئەوە چکە تو ئیشی ئەوانەی کە دێن مناقەشەی ماستەر و دکتۆرا دەکەن چییە بەڕاستی شەکەیان ئەوەیە بێن ئەو نامەی ماستەر و دکتۆرانە بەڕێک و پێشی بخونەوە
لەو شوێنانەی کە ئیشێکی باش کراوە دەستخۆشیان لێ بکەن، لەو شوێنانی کەم و کورتی تێدایە چاچی بکەن، و لەو شوێنانەشی کە خەڵەی زەق و کەم و کورتیەکە بای ئەوەندەی دووبارە ئیشەکە بکرێتەوە یا پێداچوونی پێدا بکرێتەوە، ڕێکۆمەندی ئەو شتانە بکەنەوە. نەگەوەی وەڵا دکتۆر فڵان کەس تەلەبەی هەیە و ئەمیش تەلەبەم هەیە و تۆ وەرە تەلەبەکەی من ئیمتیازی بدەیەوە، ئەمیش تەلەبەکەی تو ئیمتیازی دەدەمێ، ئیتر هەردووکمان بەیەکەوە دەڕۆین و تەرتیبی دەکەین و وەجبەی دابێشەر هەماش. ئەوە گەر ئەو ئیشانە دەکەن بەڕاستی یەکەم تەلەبەکە نابێ قبولی بکات، چونکە تەلەبەکە هەست بە شتێکی ئەوها بکات قبولی بکات بەڕاستی وەکو پێم وتی شەهادەکەی تۆ بزانە بناغەکەی گەندەڵیە. ئەوە خاڵی یەک. خاڵی دوو، بەڕاستی ئەگەر ئەتوو دکتۆری سەرپەرشتیاری یاخود پرۆفیسۆری ئەو ئیشانە دەکەی، ئەوە بزانە توش بە هەمان شێوە خیانەت دەکەی لە تەلەبەکەت، خیانەت دەکەی لە بەخشینی ئەو شەهادەیە بە تەلەبەکانی خۆت. و بەڕاستی ئەگەر ئەو ئیشانە دیاریشانی ناو کوردستانی خۆمان کە زۆر بەربڵاوە جا هیوادارم ئەوە وەبیرهێنانەوەیەک بی بۆی لەمە دووە ئەو بە تازەی ماستەر بەرە قوبوڵی ئەو شتانە نەکەن ڕاستی و قوبوڵش نەکەن ئەگەر مشریفەشیان هەیە بەڕاستی بەس دایانەوێ بەڕێ بکات یا زانیاری باشی نییە، هەز دەکەم پرۆگرێس نییە، هیچ عیبی تێدا نییە بڵێ من هیچ ئیسفادە لە تو ناکەم، ینی من تەڵەبم فەرمولێر بکانە کێشەم هەیە دەچم دەخۆمەوە هیچ شتێک نەکراوە، ئەتوو هاتی پرۆپۆزڵەکەت دانایە ئەبستراکتەکەت دانایە پرۆپۆزڵەکەت دانایە گوتی ئەوە ئیشەکەی ئەوهایە فەرمۆمی هەموو خاڵانم تێدایە ئامادەم دەخوێنمەوە توێژینەوە نێوانەیە گەیشتمە بنبەست ئامۆژگاری چی وانێ. جا بۆیە بەڕاستی هیوادارم ئەو خاڕانە لە پێشچاو بگرن بە تایبەتیوانی کە تەلەبەی دکتۆران ئەوانەی کە تەلەبەی ماستەرن و ئینشاءڵڵا خوای گەورە پشتوپەنای هەموو لایەکتان دەبی و ئینشاءڵڵا ئەو بەجبێت تازەی ماستەر و دکتۆرە و ئەوانەشی کە ئێستا قۆناغی چوارن هەوڵەکی باش بدەن بۆ ئەوەی دانەبڕێن لەو تەوژمە زانستیەی ئێستا کە هەیە و خوای گەورە پشتوپەنای هەموو لایەک بی و تا ڤیدیۆیەکی تر خوا بەحیث.